الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على الرسول الأمين وعلى آله وصحبه وتابعيه أجمعين إلى يوم الدين. ئامادە بوانی خۆشەویست، خوشکان و برایان، مامۆستا سەربەرزەکان، بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی، نوێنەری جەنابی ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان، بەڕێزان لە سەرکردایەتی و مەکتەب سیاسی، برایانی بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی، گەنجە خۆشەویستەکان، دایکە بەڕێزەکان، برایانی خۆشەویست، ئامادە بوان، ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه. خۆشحاڵین کە لێرە لە مەڵبەندی کارەسات و ناسۆری گەورەی ئەنفال و ژینۆسایدی کوردستان، لێرە لە چەمچەماڵی خۆشەویست و سەربڵند، لێرە لەم دەڤەرە پڕ لە مەینەتی و کارەسات و نەهامەتیە، لێرە کەرنەڤاڵی پشتگیری و سەرخستنی لیستی 175 دەگێڕین. بەشداری ئێوە بۆ خۆمان سەربەرزی و شەرەفە، و بۆ ئێوەش پشتگیری و هاوکاریە. بەڕێزان، ئەم دەڤەرە کە پڕیەتی لە سەروەت و سامانی مرۆیی، کەسایەتی، عەقڵی زیندوو، خوێندەوار، شارەزا، بەڵام مەحروم و بێبەش، ئەم دەڤەرە کە پڕیەتی لە سامانی سروشتی زۆر، لە نەوت و غاز، لە هەموو بەشەکانی خێر و خێرات، بەڵام ملەتەکەی، دانیشتوانەکەی مەحروم و بێبەش. بەداخەوەین کە 27 ساڵی حکومڕانی خۆماڵی کوردستان بووە زنجیرەیەک، بووە مسەلسەلێک لە نەهامەتی و ناسۆر و قەیران، جۆرەها مەحرومیەت، جۆرەها نەهامەتی، جۆرەها ناڕێکی. ئێمە لە لیستی 175 ئەمانەوێ سنوورێک بۆ ئەو نەهامەتیانە دابنین، ئەمانەوێ بەو حاڵەتە نەخوازراوە بڵێن بەسە گۆڕانکاری دروست بکەین، بە شۆڕشێکی سپی، بە دەنگەکانی خۆتان لە هەڵبژاردنی 12/5 ڕێگە بگرین لە بەردەوامی ئەو حاڵەتە نەخوازراوە. جێگای داخە کە لەم ڕۆژگارە لەبەر ئەو ئاڵۆزی و تێهەڵکێشە نادروستەی کە هەیە لە حاڵەتی سیاسی کوردستانە، لەبەر ئەو قات و قڕیەی دروست کراوە لە کوردستانە، لەبەر ئەو سوئی ئیدارە و لێنەزانینە لە ئیدارەی کاروبارە، لەبەر ئەو قەیرانانەی کە دروست بووە، میزاجی هاوڵاتی تێکچووە. هاوڵاتیان زەوقی چوونە سەر سندووقیان کەم بۆتەوە، ناومێت کراون. ئەبێ ئێمە بە ئومێدەوە بچینە سەر سندووق،
ئەبێ هاوڵاتیان هەڵبنین بۆ ئەوەی بچنە سەر سندوق و دەنگی خۆیان بن و گۆڕانکاری دروستکەن. نوخبەی دەسەڵاتی کوردستان بەداخەوە بێباک و مەستە، بێمنەتە، سەرقاڵی گیرفانی خۆیەتی. خەڵکە ناڕازیەکەش، هاوڵاتیە مەحرومەکەش بە شێوەیەکی تر لە پەرچەکردارە، لە پشێوی و لە ناڕەحەتی و لە تەعبیرکردنی نەشیاوە مامەڵەیەکە لەگەڵ حەدەسەکان. ئەمەش خۆی لە خۆیان پشتگیری و ئاودێری حاڵەتی دەسەڵاتی گەندەڵەکە. وەختێک کە بەرەنگاری و تعبیری ناڕەزایی وەکو پێویست نەبوو و بەڕێکاری دروستی مەدەنی نەبوو، وەختی سەر لێ شێوان بوو لە خیتابی ڕوبەڕووبوونەوە، ئەوە خزمەتە بە دیکتاتۆر، خزمەتە بە دەسەڵات، کە ئەمەش خۆی گرێیەکی گەورەیە و ئیشکالیەتێکی گەورەیە. بۆیە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان، وەکو حاڵەتی ئیسلامی لە کوردستانە، ئەمانەوێ سنوورێک بۆ ئەو حاڵەتە دابنێن و ئەمانەوێ بە گەلی خۆمان، بە هاوڵاتیانی خۆمان بڵێین ناومێد مەبن، لەم میلەتەی ئێمە خێر زۆر ماوە، کەسی شیاو زۆرە. ئەمانەیە بڵێن چاواشەکاری شێوی فەوزا بنیاتنان نییە، تێکدانە. ئەمانەیە بڵێن ئەگەر ئەمانەوێ، ئەگەر ئەتانەوێ میلەتی بەڕێز گۆڕانکاری بکەین، ئەوە میکانیزم و ئالیەت و ڕێکاری دروست، ئەوە هەڵبژاردن فەرموون دەسەڵات ستەمکار خەتابار تەمێ بکە، سزا بدە، بە دەنگی خۆت سزای بدە. ئەوانە ئەتوانن ئاواتی ملت بەجێبێنن کە خۆیان ڕابردوو پاک بن، خەڵکی لێهاتوو بن، خەڵکی شارەزا بن، خەڵکی بوێر بن. بۆیە ئێمە لەم پرۆسەی هەڵبژاردنە نوخبەیەکی باش لە کاندیدی لێهاتوو پێبوو و شارەزا و بوێرمان کاندید کردووە. ئەم بەڕێزانەی کە لێرە دانیشتون لە هەردوو محافەزەی سلێمانی و کەرکووک کەسانێکی لێهاتوو بە کەفاعەت، کاتی ئەوەیە ئەمانە وە لەمانە بنێرینە پەرلەمانی بەغا بۆ ئەوەی بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان و ناوچە ناکۆکی لەسەرەکان و بە تایبەتی کەرکووکی خۆشەویست بکە. ئێمە ئەبینین کە لە چەند ساڵی ڕابردووە دەسەڵاتی کوردی بەدەستکێوە بووە و چۆن ئیدارەی وەزعەکەی کردووە و بەکوێی گەیاندوین تا ئێستا هاتوین. خەڵکی هوشیار هەموو ئەمانە ئەزانێ و پێویستی بە دووبارەکردنەوە نییە، پێویستی بە هەنگاوی فیعلی و عەمەلیە، پێویستی بەوەیە کە ڕێگە بگرین لە دز و دزە چەتەکانی دەسەڵات.
بەڕێزان کاتی ئەوە هاتووە گەلی ئێمە ئیسلام خوازانی کوردستان تاقیب کاتەوە. متمانەیەکی باشیان باتێ، دەنگێکی باشیان باتێ تاوەکو بزانن ئەوان چیەکەن، خەڵکی ترمان بینی چیەکەن، بەڵام ئیسلامیەکان فرسەتی زۆریان نەدراوەتێ. بۆیە کاتی ئەوەیە بۆ بەغا کە ئێستا هەنگاوی یەکەمە و دواییش بۆ کوردستان ئیسلام خوازان ئەوانەی پەروەردە کراون، ئەوانەی دەست و دڵیان پاکە، ئەوانەی لە فکری گیرفانی خۆیان دانین، ئەوانە تاقیب کرێنەوە. خەڵکی ئێمە بە تەحەداوە ئەوانەی کە مەسئولیەتێکی پێدراوە، ئەگەر وەزیرە، ئەگەر پەرلەمانتارە، ئەگەر مدیرە، ئەگەر هەر وەزیفەیەکی هەیە، بە تەحەداوە ئەڵێن کە پاک و نەزیهە و هیچ گەندەڵیەکی لێ دەرنەکەوتووە. و زۆر بە تەحەداوە ئەڵێن با قاعدەی من ئەینە لەکە هازا بەجێ بێنین، بزانین خەڵکی ئێمە و خەڵکی تر مقارنەیە بکەین لە بینی خەڵکی ئێمە و خەڵکی تر. ئەوانەی کە سەرەگوریسێکیان لە دەسە لەو کوردستانە بزانە ئەتوانێ حسابی ئەملاکی خۆی بکە، بزانە حاڵی چۆنە و پێش ڕاپەڕین چۆن بوو، ئێستا چۆنە. بۆیە گەندەڵی بە قسە ڕاناماڵدێ، گەندەڵی گەندەڵکار بە تەمێکردن، بە ڕێلێگرتن بە ڕێگەی دەستوری و یاسایی ئەکرێ. ڕێگەی دەستوری و یاسایی ئەمەیە کە هەڵبژاردنە و دەنگە. بە دەنگی خۆت ئەتوانی ڕێگە بگری لە خەڵکێک کە چەتەییەکەن و خەڵکێکی تر باش بێنیتە پێشەوە. بۆیە لێرەوە بە ئێوەی خۆشەویست، بە مەحرومەکانی دەڤەری شەمچەماڵ و گەرمیان، بە ئەم خۆشەویستانەی کە هەموو کەسوکاری ئەمفال و کەسوکاری نەهامەتیەکانی ئەمفالن، ئەڵێن ئەم جارە لیستی 175 تاقیب بکەنەوە. و ئەم براو خوشکە بەڕێزەی کە ئێمە دەستنیشانمان کردووە و ئێستا لە بەردەمی ئێوە دانیشتوون، شایانی ئەوەن کە دەنگیان بدەنێ و ئەو گۆڕانکاریە بەوان بکەن. ئەمە دەرمانی دەردەکەیە و ئەمە سەرەتای ئەو گۆڕانکاریەیە کە ئەبێ بکرێ. بە نیسبەت کەرکووکی خۆشەویستەوە بێگومان ئەوەی لە کەرکووک ڕوویدا نەخوازراوە و نادروستە و مەحکومە، بەڵام هەر دەردێک نابێ بە دیارێ و دانشی ئەبێ تەداوی بکەی، ئەبێ چارەسەری بکەی، ئەبێ بەدێمیەوە بچین. بۆیە ئێمە لە یەکگرتووی ئیسلامی و برایانی بزوتنەوە لیستمان لە کەرکووک پێشکەش کردووە و ئێستا ئەو بەڕێزانەی کە ئێستا لێرە دانیشتوون کاندیدی لیستی 175 لە کەرکووک ئومێ دەکەین کە لەوێ دەنگی باش بهێنن. و ئەمە بێتە سەرەتایەک بۆ دەست بەکاربوونی ئەو بەدیلە حەقیقی و پاکەی کە بریتیە لە ئیسلام خوازان بۆ ساحەی کوردستان و ساحەی کەرکووک ئینشاءالله. جارێکی تر سپاس بۆ ئێوەی خۆشەویست، سپاس بۆ ڕێکخرانی ئەم کەرنەڤاڵە، سپاس بۆ هەموو لایەک. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه.